بەناوی خودای بەخشندەی میهرەبان، ملیارها ملیار حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ زاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نەعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاکی پێشەوامە، نووری چاو تاجی سەرمە، محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی و لەسەر عاشقانی تا ڕۆژی دوایی. سلام علیکم و رحمة الله و بەرەکاتوه. ئازیزانم خۆشەویستانم، خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی نوێ لە ڕێگای گەیشتن بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. ئێمە باسی یەکێکی تر لە خۆراک و لە هێز و قووەتەکانی دڵ دەکەین کە سەڵەوات لێدانە لە دیداری محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. وعدم پێدان کە لەم حەڵقەدا باسی فائیدەکانی سەڵەوات لێدان بکەین لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. و پێشم گوتن کە کتێبێکی ئیبن القەیم الجەوزی هەیە ناوی جەلاء الأفهام في الصلاة والسلام على خير الأنام، کتێبێکی گەورەیە باسی ئەوەی دەکا کە 39 فائیدەی تێدایە ئەو کەسەی سەڵەوات لەسەر پێغەمبەری لێ دەدا صلی الله عليه وسلم. ئێستا لە خزمەتتاندا چەند فائیدەیەکم هەر بژاردووە، بەڵام بۆ خۆتان بڕۆ کتێبەکە بخوێنەوە. کتێبەکە معلوماتی گەلە خۆشی تێدایە، بەڕاستی معلوماتی وای تێدایە کە نابێ ئینسانی سالیک بابای ئەو کەسەی کە دەوێ بڕوا بەرەو خۆشەویستنی خوا و قوربی خوا و مەقامی ئەحسان نابێ ئەو معلوماتانەی لەکن نەبێتن. یەکەمین فائیدەی سەڵەوات لێدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەیە کە تۆ فەرمانێکی خوای جێبەجێ دەکەی. گەورەیە، بەڕاستی نیعمەتە، بەڕاستی نیعمەتە تۆ فەرمانێکی خوای گەورە جێبەجێ بکەی. خوای گەورە دەفەرمی إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. خواو همو ملائكتان صلوات لەسەر محەممەد المستەفا لێ دەدەن صلی الله عليه وسلم. ئەی ئیمان دارینە، ئەی عاشقانی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، ئێوەش سەڵەواتی لەسەر دیداری ئەو پێغەمبەرە لێ بدەن صلی الله عليه وسلم. کەواتە کە تو یەکسەر سەڵەواتەکەی لێ دەدەی لەبەیکە یا ڕەب، بە خزمەتت ڕاوەستام و یا ڕەب ئەوە سەڵەواتەکەم لێدە. کەواتە گەورەترین نیعمە و فائیدە ئەوەیە یەک لە فەرمانەکانی خوای گەورە جێبەجێ دەکەی. دوو ئەوەیە کە تۆ کارێک دەکەی ئەو کارە پاش خوا و مەلائیکەتان ئەتووی. سبحان الله سبحان الله. ئەمزا ئەو نیعمەتە عەزیمەی کارێکە ئیشێکە خوا بۆ خۆی ئەیکا و مەلائیکەتەکانیش ئەیکەن پاشان تۆ دەیکەی. بەڵام هیچ کردەوەیەکی تر ئەوانە. خوا کە دەفەرمی نوێژێ بکەن مەلائیکە نوێژ دەکەن، ئێمەش نوێژ دەکەن، بەڵام خوا نوێژێ ناکە. خوای گەورە کە دەفەرمووی ڕۆژی بگرن، ئێمە ڕۆژی دەگرین، بەس خوا بۆ خۆی ڕۆژی ناگری. بەڵام لە سەڵەوات لێدان سبحان الله ئەمە گەورەی محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم. ئەمە شکۆ و شانامەیتی ئازیزەکانم ئەوەیە کە خوای گەورە کە ئەمر بە مەلائیکەت دەکا و ئەمر بە مسلمانان دەکە سەڵەوات لێدان بەخۆشی لێ دەدا. سبحان الله. ئەمە چ گەورەیەکە بۆ محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. ئەمە چ گەورەیەکە بۆ تۆ کە کاتێک کارێک دەکەی خوا ئەم کارش دەکا و مەلائیکەتانیش ئەیکەن و تۆش سێەم کەسی کە ئەو کارە ئەنجام دەدەی. إن الله وملائكته يصلون على النبي. خوا جل وعلا بهمو گەورەی و عەزەمەت و جەلالی خۆی و هەموو مەلائیکەتەکان ملیار ملیار مەلائیکەت هەیە، ملیار ملیار، هەموو سەڵەوات لەسەر دیداری محەممەد المستەفا لێ دەدەن. ئێوەش ئەی ئیماندارینە سەڵەواتی لەسەر لێ دەن. یا ئەیها الذین ئامنوا صلوا عليه وسلموا تسلیما. لە ئێوەش سەڵەواتی لێ بدەن و سەلام و تەسلیمی لە بۆ ڕەوان بکەن. سبحان الله. دەبۆیە کەواتە ئەو کارێک کە ئەتوو دەیکەی کارێکی زۆر زۆر گەورەیە، چووکە خۆت دەینە ڕێز لەو کارەدا خۆت دەینە
سێیەم کەس کە ئەو ئیشە دەکەن یەکەم خوا، دووەم مەلائیکەت، سێیەم تۆی موسڵمان. خاڵێکی تر لە بەرەکەتەکانی سەڵاوات لێدان ئەوەیە سەڵاوات لێدان ئەبێتە هۆکاری قبوڵبوونی دوعاەکانمان. هەر دوعاەک کە دەیکەی لە بەینی عەرض و ئاسمان ڕادەوەستێ، ئەو دوعاەت بە چ بەسەر ئەکەوێ؟ بە سەڵاوات لێدان لە دیداری محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. جا لە ئادابی دوعا قبوڵبوون ئەوەیە، ئەوە زاری حەمد و سەنای خوای گەورە دەکەی، باسمان کرد، پاشان سەڵاوات لێ دەدەی، پاشان بەناوە جوانەکانی خوای گەورە ئەپارێتەوە، اینجا دوعاەکە دەکەی، پاشان دووبارە حەمد و سەنای خوای دەکەی و سەڵاواتەکەش لێ دەدەی. عولەما ئەفەرمون ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی، هەر دوعاەک بکەوێتە بینی دوو سەڵاوات ئیلا خوا قبوڵی دەکا، لەبەرەوەی سەڵاواتەکانت لێ قبوڵ دەکا، لێکەواتە هیچ معقول نییە ئەو دوو سەڵاواتی قبوڵ بکاوی ناوەندی قبوڵ نەکا، بۆیە هەر سێکی هەمووی پێکەوە قبوڵ دەکا. کەواتە بۆ ئەوی دوعاەکەمان قبوڵ بێ، با سەڵاوات لەسەر دیداری محەممەد المستەفا لێ بدەین صلی الله عليه وسلم. کەواتە هۆکارێک لە هۆکاری قبوڵبوونی دوعاەکانمان لێدانی سەڵاواتە لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام پێش دوعا و پاش دوعا. خاڵێکی تریش کە سەڵاوات لێدان هۆکارێکە بۆ حەڵاڵکردنی شەفاعەتت لە ڕۆژی قیامەتی. سبحان الله سبحان الله. يعني پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام هەر کاتێک کە بانگبێژ بانگی دا وەکو بانگبێژەکەی بڵێنەوە، هەتا دەگاتە حەی عەلە الصەڵات و حەی عەلە الفەلاح، بڵێن لا حەول ولا قووەتە ئیلا بالله. پاشان کە تەواو بوو اللهم رب هذه دعوة التامەی بخینن، پێغەمبەر دەفەرمێ سەڵاوات لەسەر من لێ بدەن، ئەو دوعایی بکەن، دوعای وەسیلە و فەضیلە کە اللهم رب هذه دعوة التامە. دەفەرمێ هەر کەسێک ئاوا بکە حلت له شفاعتي يوم القيامة، حلاڵی کرد، مسۆگەری کرد کە ڕۆژی قیامەتێ ئەمن شەفاعەتی لۆ بکەم. سبحان الله. کەواتە بەڕاستی ئەو کەسەیش زۆر سەڵاوات لەسەر پێغەمبەری لێ دەدا عەلەیهی السەڵات وەسەلام، ئەو کەسە حەڵاڵی کردووە، مسۆگەری کردووە کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام شەفاعەتی لۆ بکە لە ڕۆژی قیامەتی. الله پێغەمبەر شەفاعەتی لۆ بکە ئەو ڕۆژەی یەومە تبلە سەرائر، ئەو ڕۆژەی ئابڕوومان دەچی، ئەو ڕۆژەی شەرمەزار ئەبین، ئەو ڕۆژەی کەوا ڕوومان لە دەم و چاومان دێتە خوارێ لە بە شەرمەزاریمان، ئەو وەختە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام بەهانات بێ و قوتارت بکا و لەو شەرمەزاریە نەجاتت بدا و بڵێتە خوای گەورە یا ڕەب ئەبێ لە فلانی کوڕی فلان یان لە فلانی کچی فلان خۆش بی و خوای گەورەش قسەی پێغەمبەر ناشێنی و شەفاعەتەکەی قبوڵ دەکا و لە گوناحی تو خۆش دەبی. الله بەڕاستی موژدەکی خۆشە، بەڕاستی موژدەکی خۆشە و چەند پێویستمان بەوەیە یا ڕەب. خاڵێکی تریش ئەوەیە کە سەڵاوات لێدان هۆکاری گوناح سڕینەوەیە، کە چەند سەڵاوات لێ بدەی بە هەر سەڵاواتێک دە گوناحت ڕەش دەبتەوە. دەکەواتە ئەتۆ ڕۆژێ 300 سەڵاوات لێ دەدەی، کەواتە 3000 گوناحت لەسەر ڕەش دەبتەوە. دێ ئەگەر گوناحیشت نەبی ئەوە هەر دەرەزە و پلە و پایەت لە لای خوای گەورە بەرز دەبتەوە. کەواتە هۆکارێک لە هۆکارەکانی ڕەشبوونەوەی گوناحمان سەڵاوات لێدانە لەسەر محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. بەرەکەتێکی تر ئەوەیە کە لە بۆم جێرانەوە لە حەڵقەی ڕابردوو ئەوەیە کە هەرچی هەم و غەم و مشکیلە و ناڕەحەتی و فکر و خەیاڵت هەیە خوای گەورە لۆ جێبەجێ دەکات. هیچ هەمەکانت غەمەکانت کێشەکانت ناڕەحەتیەکانت هەموو بدە خوای گەورە، تەواو ئیذەن یەکفیکە هەمووک. نەیگوتە سەحابەکەی یا ڕەسوڵ الله ئەمە دەمەوێت بەڕاستی هەموو ئەو وەختێک کە بەخەبەرم هەر هەموو کاتەکانم بەس لەو سەڵاوات لێدان تەرخان بکەم لە دیداری تو صلی الله عليه وسلم. پێی فەرمووی ئیذەن یەکفیکە هەمووک، تەواو مادام وت کرد بەس ئەتوو بەردەوام بەس سەڵاواتە لێدا هەرچی هەمت غەمت ناڕەحەتیت کێشەت ویست و ئارەزوەکانت هەر هەمووی بدە خوای گەورە لۆ جێبەجێ دەکا. ئازیزانم چەند هەم و غەممان هەیە، چەند کێشە و ناڕەحەتیمان هەیە، چەند خولیا و ئاواتمان هەیە، چەند خۆزگە و تەمەنامان هەیە، هەر هەمووی بە سەڵاواتەکان حەل دەبن. دەتەوێت ئارەزوەکانت جێبەجێ بێ، دەتانەوێت هەموو غەمەکانتان لە کۆڵ ببێتەوە، دەتانەوێت کێشەکەت حەل بێ، دەتەوێت کێشەی پیاوت حەل بێ، دەتەوێت کێشەی خێزانت حەل بێ، دەتەوێت کێشەی منداڵەکانت حەل بێ،
دەتەوێت کێشەی ناوماڵت نەمینێ، کێشەی دەورە و بەرت نەمینێ، سەڵاوات لەسەر پێغەمبەری لێ بدا صلى الله عليه وسلم. بەڕام بە صادقانە خالصا مخلصا لەبۆ خوا سەڵەواتی لێدا. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام قەت بە بەلاش نافەرمی ئیذەن یەکفیکە هەمووک، مادامت کرد تەوا هەموو غەمەکانت تازە خوا بۆ لۆزێ بەزێ دەکا و ئیتر ئەتوو ئەو غەم و پەژارانە جێمەدێ. خاڵێکی تر لە بەرهەمەکانی ئەو سەڵەوات لێدانەی ئەوەیە کە بەڕاستی نێزیک دەبیەوە لە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. الله چەند محتاجین لە ڕۆژی قیامەت کە لەو پێغەمبەرە نازارەی نێزیک بین صلى الله عليه وسلم. چۆگە نێزیک بی ناترسی لەو فەزعی ئەکبەر ئەمینی، لەو ناڕەحەتی قیامەت ئەمینی، ئادەم لێی نێزیک دەستت دەگری. دەتەوێت نێزیک بی لێی، دەتەوێت زۆر نێزیک بی لێی، سەڵەواتی لەسەر لێ بدە. ڕاستی دەتەوێت ئەگە لە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم نێزیک بیت، سەڵەواتی زۆر لەسەر لێدا. چکۆ سەڵەوات لێدان هۆکارێکی نێزیکی تووە لە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. یەکێکی تر لە بەرەکەتەکانی سەڵەوات لێدان ئەوەیە کە مژدەی بەهەشتت پێ دەدرێت پێش مردن. الله ئەکبەر، بەڕاستی ئەو نعمەتێکی گەورەیە، یعنی بەڕاستی نعمەتێکی گەورەیە. پێش مردن مژدەی بەهەشتت دەدرێتێ. الله ئەکبەر، لەبەر چی؟ لەبەرەوەی بەردەوام پێغەمبەری خوا لەبیر بوو صلى الله عليه وسلم، و بەردەوام دڵی ئەو پێغەمبەرە نازدارت خۆش دەکرد بە سەڵاوات لێدانت. دەخوای گەورە دڵی تۆش خۆش دەکات پێش ئەوەی دنیاە بەجێ بێڵی بەوەی کە ئەتو ئەهلی بەهەشتی. بەڕاستی بەرهەمەکی گەورەیە، بەڕاستی فەزلێکی گەورەیە، بەڕاستی نعمەتێکی گەورەیە. پێش ئەوەی بمری مژدەی بەهەشتت بدەنێ، لەوەی خۆشتر هەیە ئەزیزام. چکۆ ئێمە تۆقیون لە مردن، نازانم ئەسمە بەهەشت بیان نا، نازانم خوا کردەوەکانی قبول کردیمە یان نا، نازانم حاڵم چۆن دەبێ، بەڵام پێش ئەوەی بمرم مەلائیکەتان بێن مژدەی بەهەشتم بدەنێ، لەبەر ئەوەی کە پێغەمبەری خوام عليه الصلاة والسلام لەبیر بووە و بەردەوام سەڵەواتم لە بۆ ناردووە، دەبزانە ئەو پێغەمبەرە تۆش لەبیر ناکە، یەقینت بێ ئەو پێغەمبەرە تۆ لەبیر ناکە. بۆیە خوای گەورە لە شەرافەتی محەممەد المستەفا صلى الله عليه وسلم لەبەر گەورەی و شکۆمەندی ئەو پێغەمبەرە وە دەکات دڵی ئەو عەبدە خۆشکە پێش ئەوەی بمری مژدەی بەهەشتی بدەنی. بەڕاستی شتێکی خۆشە ئازیزانم. بەچی؟ بە سەڵاوات لێدان بە دیداری محەممەد المستەفا صلى الله عليه وسلم. یەکێکی تر لە بەرهەمەکانی لە بەرەکەتەکانی ئەوەیە هەموو ئیش و کارەکانت لۆ جێبەجێ بدەکرێت. سبب لقضاء الحوائج. سبحان الله، هەر ئیشێکت هەیە، هەر ئیشێکت لێ عاسەیە، هەر ئیشێکت پێ ناکرێ، هەر ئیشێک دەتەوێت لەبەرت بڕوا، بڕۆ دانیشە هەزار سەڵەوات لە دیداری محەممەد المستەفا لێدا صلى الله عليه وسلم. بزانە بەسای بەرەکەتی ئەو سەڵەواتی کو ئیش و کارەکانت لۆ جێبەجێ دەبی، بزانە کو ئیشەکانت ڕاڕا دەبی، بزانە چۆن ئیشەکانت جێبەجێ دەبی. سبحان الله، هەر ئیشەکەت هەیە، هەر گرفتێکت هەیە، هەر شتەکە دەوێ بکەی، بۆ ناکرێ جێبەجێ نابی، ئەو بڕۆ بە سەڵەوات لێدان لە دیداری محەممەد المستەفا صلى الله عليه وسلم خۆنمان دیکە و سەڵەواتی لێدا. خوای رب العزە بەسای ئەو سەڵەواتانە، بەسای بەرەکەتی ئەم سەڵەواتانە سبحان الله ئیش و کارەکانی لۆ جێبەجێ دەبی. بە وەڵڵاهی ئەمە بەڕاستی ئەمە مژدەکی گەورەیە، بەڕاستی ئەمە خۆشێکی گەورەیە، بەڕاستی ئەمە نعمەتێکی گەورەیە. ئەتوو ئەو ئیش و کارانی کلێت عاسێ بووە، ئەو ئیش و کارانی کە پێت ناسوڕێ، خوای گەورە بە ئەمر و ئیرادەی خۆی بە بەرەکەتی ئەو سەڵەواتانە هەموو ئیش و کارەکان لۆ جێبەجێ دەکات. خاڵێکی تر لە بەرەکەتەکانی سەڵاوات لێدان هۆکارە بۆ قوتاربوونت لە ڕۆژی قیامەت. الله هەموو غەمی ئێمە، ناڕەحەتی ئێمە، عاجزی و غەمگینی ئێمە ئەوەی لە ڕۆژی قیامەت نەجاتمان بی. دەتەوێت نەجاتمان بی لە ڕۆژی قیامەت و وەرە با مەردی خوابین
صلوات لسر پیغمبری خوا عليه الصلاة والسلام زور لێ بدەین کە بەڕاستی بەم صلەواتێ ئێمە لە قیامەت نەجاتمان دەبیت و ئینشاءالله چەند بەرهەمێکی تریش ماوە لە حەلقەی دادێ زۆرتان باز دەکەم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.